زەمنێک مستەشریقین و دواتریش مەجووس هەوڵیاندا کە کۆمەڵێ فکر بێنە ناو ئومەتی ئیسلامیەوە بۆ ئەوەی میزە جوانەکەی ئەهلی سوننەت تێک بدەن. بۆیە ئەبینی لە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دەستیان کرد بە تەعندان و هەوڵیاندا لە ئیمامانی گەورەی وەک ئیمامی بوخاری بدەن هەتا وەکو ئەسڵەکانی دین لاواز بێ ئیتر ئەو کاتە هێرش بۆ سەر قورئان دەست پێ ئەکەن. ئێمە گومانمان لەوە نییە کە لەکوێ مەودایان بۆ دەستەبەر بوو بێ حتمما لە مەعانی قورئانیان داوە. یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ لە کوردستانە لە مەعانیەکانی دراوە لە قورئاندا بریتێ لە باسەکانی بەهەشت کە بەشێکە لە عەقیدەی ئیسلامی بە تایبەتیش حور العین. بابەتی بەهەشت کە خوای گەورە وەکو پاداشتێک بۆ ئینسانی ئیمانداری داناوە، عەقڵی مرۆڤەکان زۆر لەوە کەمتر و بچووکترە کە بتوانێت لە بەهەشت تێبگا. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەناو بەهەشتا شتانێک هەیە ما لا ئوذن سەمعت، گوێ نەیبیستووە، چاو نەیبینیوە، ولا خەطر على قلب بەشەر، بەسەر دڵی مرۆڤە نەهاتووە، فکری مرۆڤ هەر بە خەیاڵیان نەهاتووە کە ئەو شتەی دەستگیر بێشتی ئاوە لەناو بەهەشتا دەستگیر ئەبێ. خوای گەورە لە قورئانە زۆر شتی باس کردووە لە بەهەشتا، عەقڵە کولەکەی ئێمەش تێی ناگا. بە نمونە ڕەب العالەمین باسی ئەوە ئەکات کە ڕووبارێکی زۆر گەورە لە شیر هەیە، ڕووبار لە هەنگوین هەیە، عەقڵی بچووکی ئێمە تێی ناگا. وەکو نورسی ئەفەرمێ هەر کەسێک لە خوا تێنەگا لە پەیامەکانی خوش تێناگا. ئەبێ مرۆڤ باوەڕ و یەقینی هەبێ ئەو خوایی کە لە مێشک و کەلەی هەنگێکە هەنگوینێک دروست ئەکا زۆر بە تەبیعی ئەکرێ هەمان ئەو کارگەیە لە ناو زەویە دروستکات و بێتە ئەنهار و ڕووبارێک و تێپەڕێ. ئەو پەروەردگارەی کە ئەوەندە بەدەسەڵاتە بە کورتکراوی بچووکراوەی لە گوانی ئاژەڵێکدا شیر دروستەکە زۆر ئاساییە لەسەر زەوی شیر دروست بکە. ئێمەی موسڵمان هەمیشە بۆ تێگەیشتن لەم بابەتە عەقیدەیانە پێویستمان بەوەی لە دەسەڵاتی خوا بکۆڵینەوە، خوا جوان بناسین، ئینجا لە شتەکانی ڕەب العالەمین تێئەگەین. ڕەب العالەمین زۆر نیعمەتی جوانی لە بەهەشتا داناوە، هیچ میوەیەک لە بەهەشتا دووبارە نابێتەوە تامەکەی. و ئوتوا به متشابها، هەر میوەیەک لەناو بەهەشتا خورا یەکسەر جێیەکەی پڕ ئەبێتەوە، وەکو ئیبن عەباس ئەفەرمێ و هیچ میوەیەک تامی میوەکەی تر نادا. ئێمە لە ژیانە نمونەیەکی زۆر بچووکی میوەکان خوای گەورە لەسەر زەویە بە ئێمە عەتا کردووە. ڕووبار و جۆگەکان تەنانەت ئاو خواردنەوە لەناو بەهەشتا تکراربوونەوەی نییە، هەر جارێک تامێک و هەر جارێک شێوازێک ئەو ئینسانە بۆیە تێر خواردنی نییە لەناو بەهەشتا. یەکێک لەو بابەتانەی کە لە بەهەشتا ڕەب العالەمین تەرکیزی خستۆتە سەر و زۆر باسی کردووە، حواالەی 9 ئاەت بە سەریح و غێر سەریح باسی کردووە بریتێ لە مەسەلەی حور العین. دیارە هەر یەکێک لە ئێمە ئەومان لا مسلمە کە هەرچی داواکەی لە بەهەشتا پێت عەتا ئەکرێ، بەڵام ئێمە ئەڵێن هەر شتێک داواکەی لەگەڵ فیترەتی مرۆڤایەتیە یەک بگرێتەوە پێت عەتا ئەکرێ. هیچ کەسێک نییە لەناو بەهەشتا داوا بکە بڵێ خوایەکیان با من بەرد بخۆم. هیچ کەسێک ناتوانێت ئەم داوای بکات چونکە لەگەڵ فیترەتی مرۆڤایەتی ئێرەیە یەک ناگرێتەوە. فیترەتی مرۆڤایەتی ئێرە لەسەر زەویە نێر و مێ لە مەسەلەی زەواجە جیاوازن. هەمیشە مێینەکان تەنها یەک کەسیان ئەوێت، نێرینەکانیش تێر خواردنیان نییە. وەکو ئیبن جەوزی ئەفەرمێ ئەگەر کەسێک کچانی بەغدای هەموو بدرێتێ، طبعا ئیبن جەوزی یەکێکە لەو کەسانەی کە یەک خێزانی هەبووە و ئەفەرمێ والعاقل من یەکتەفی بواحدە، عاقڵیش کەسێکە کە یەک خێزانی بەسە بە پێچەوانەی زانایانی تر. لەگەڵ ئەوەشە ئەم بیرۆکەی هەیە کە ئەفەرمێن ئەگەر بێت و کەسێک هەموو کچەکانی بەغدای پێ بدرێ، کچێکی غێرە بەغدایی بینی طەبیعەتی پیا و ئاوایە، خوا ئەوەی خەسڵ دروست کردووە کە شوێن ئەو کچە غێرە بەغایە ئەکەوێت. بۆیە باسی بەغاژەکە ئیبن جەوزی دیارەمە ئیبن جەوزی خەتیبە نەک ئیبن قەیمی جەوزی، خۆی خەڵکی بەغدایە و بە خەتیبی بەغداد مەشهورە، کەوا بوو طەبیعەتی پیاوەکان
هەمیشە لە هەوڵی ئەوان خێزانە زیاتریان هەبێ. طبیعەتی ئافرەتەکانیش هەمیشە لەوایە کە بە یەک پیاوەوە ئارام ئەگرن. تەنانەت سەنعەتی ئافرەت ڕەب العالەمین ئەبۆ شێوازەی دروست کردووە کە لە یەک پیاو زیاتر قبوڵ ناکە. ئەو ئافرەتانەی کەوا دوو پیاو ئەبینن پێش ئەوەی سێ عادە ببینن، ئەو ئافرەتە سێ عادە ببینە کە شەرع سێ عادەی داناوە کە ئێستا عولەما پێی ئەڵێن فەرمەتە ئەبێتەوە ئەو ئافرەتە یەکسەر تووشی نەخۆشیەکانی ناو عونقی ڕەحم ئەبێت. هەر خەسڵەتی ئافرەتەکە، طبیعەتی ئافرەتەکە، هەڵسوکەوتی ئافرەت، شێوازی دروستبوونی ئافرەت بەو شێوازە دروست کراوە کە بە یەک کەس ئیکتیفاءەکە. بۆیە ڕەب العالەمین لەناو بەهەشتا هەم پیاوان بە کۆمەڵە شتان ئەدا، هەم ئافرەتان بە کۆمەڵە شتان ئەدا. بەنمونە لە بەهەشتا باسی بازن ئەکات. پیاوان زۆر سەرنجیان ئەمە ڕای ناکێشێت کە خوای گەورە باسی ئەکا کە بازن ئەکرێتە دەستەکانیان، بەڵام سەرنجی ئافرەتان زۆر زۆر ڕائەکێشێ کاتێک کە باسی بازنی دەستەکانیان ئەکرێ یا باسی گەردانەی ملیان ئەکرێ. حور العینیش کاتێک کە ڕەب العالەمین بۆ پیاوانی باس ئەکا لە بەهەشتا، ئەمانە زۆر جاهیلانە تێگەیشتون و ئەزانن هەرچی بە پیاو درا ئەبێ بە ئافرەتیش بدرێ. حەضارەی ئیسلامی حەضارەیەکی زۆر گەورەیە. هەمیشە ئەو کەسانی دینیان وەکو حەضارە سیر نەکردووە تووشی هەڵە هاتوون، وایان تەسەور کردووە لە جزئێکی زۆر بچووکەوە حەضارەتی کافریان هێناوە سەر دینە تەنفیزیان کردووە. بۆیە حەضارەی کافر ئەمڕۆڵێ ئافرەت با لە هەموو شتێکە وەکو پیاو یەکسان بێ. دین ئاوا ناڵێت. دین ئەڵێ ئافرەت لە هەموو شتێکە وەکو پیاو یەکسان نییە، نەخێر، بەڵکو لە زۆر شتا لاواسترە. بۆیە ئەرکەکان زۆرینەی کەوتوتە سەرشانی پیاو. بۆیە ئەبینی ئافرەتێک لە ئەوروپا ئەگەر لە فەیەک پیاوەکەی بکڕێ ئەمیش ئەبێ لە فەیە بکڕێ، ئەرک لە سەرشانیەتی. بەڵام خوا ئەم ئەرکەی لە حەضارەی ئیسلامیە لە سەرشانی ئافرەت دانەناوە. مەسەلەی حور العینیش کە ڕەب العالەمین بۆ بە پیاوی عەتا کردووە بە ئافرەتی عەتا نەکردووە، ئەمە طبیعەتی پیاوە، ئەمە پێکهاتەی پیاوە، ئەمە هەڵسوکەوتی پیاوە. لەم دنیایە تعەدودی ئەوێت، لە ئاخرەتیشا ڕەب العالەمین ئەم دەرگای بۆ واڵا ئەکات. ئەو ئافرەتانەی کە تووشی داوێن پیسی هاتوون وەرن مقابلەکانیان بخوێننەوە، تەحەدا ئەکەم ئافرەتێکە بێ بە کارەکەی خۆی ڕازی بێ. من لە ژیانی خۆمە حیاتی ئەوانم زۆر زۆر خوێندوێتەوە. یەک ئافرەت سەرنجی ڕاکێشام کە لە گۆڤاری ستاندەرا خوێنمەوە کە ئەو کەسەی مقابلەی لەگەڵا ئەکا ئەڵێ ئەم کارەی من کارێکی زۆر پیرۆزە، بە هەموو ئافرەتان ئەم کارە بکەن، زۆر بە دلێری قسە ئەکا. ئەو کەسەی کە مقابلەی لەگەڵا ئەکا لە ئەخیری قسەکانیە ئەڵێ باشە ئێستا تۆ حەز ناکەی دایک بوویتایە لە ماڵێکا دابنیشتایە مناڵی خۆتە بەخێو کردایە، ئەڵێ خوا ئەو کەسە بگرێ و نەفرەتی خوا لەو کەسە بێ کە منی تووشی ئەم کارە کرد، ئێتەوە سەر فیتڕەتەکەی خۆی. بۆیە ئەم دین و شەریعەتە دین و شەریعەتێکە بۆ هەموو کاتێک ئێمە سڵەوە ناکەینەوە، شەرم قەت نابێت کەسی موسڵمان لەوە بکاتەوە وەڵا ئەم ئاەتە بۆچی بۆ شێوازەیە، نە ئەو ئاەتە بۆچی بۆ ئەو کەسانە دۆڕاون ئەگەر بێت و شەرم لە ئاەتێکی خوایە لە فەرمایشتێکی صحیحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەن. ئێمە زۆر کەسمان هەیە لە المتساقطون على طريق الدعوة کە لەسەر طریقەی دعوە کەوتون، هەمویان شەرمیان کردووە، هاتوون نابێت لە ئافرەت بدرێ، ضرب بە معنای دووربوونە لە قورئانە. بۆ نابێت لە ئافرەت بدرێ؟ بەڵکو ڕەب العالەمین ئەفەرمێ وەضربوهن، ئەفەرمێ لێیان بدەن، یا فەضرب به ولا تحنث. لە قسەی ئەیوب پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ سوێنەکەت مەشکێنە 100 پوش کۆکەرەوە بیدە لە خێزانت. فەضرب به. ئێمە شەرم لەمە ناکەینەوە، بەس کەسێک کە دۆڕابێ لە ناخی خۆیە بڕوای بە حەضارەتێکی ترێ، بڕوای بە حەضارەی ئیسلامی نەبێ و یەکسەر ئەلێرە شەرمەزاری ئەیگرێ، نا لە دینە لێدان نییە و هەزاران تەویل ئەهێنێتەوە. بۆیە لەم مەسەلەی حور العینەشا ئەبینی خەڵکێکی زۆر تێکەوتووە، هاتوون وەڵا حور العین ئەسڵەن بریتی نییە لەوەی کە باس کراوە. ئێ باشە سەدان حەدیث باس کراوە، حەدیثەکانمان بڕوا پێ نییە، چونکە ئەوان پێشتر شەڕی ئەویان کردووە کە ئەڵێن بڕوا من بە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نییە، تەنها ئیکتیفا بە قورئان ئەکەین. ئەمە قسەیەکی زۆر گەورە و بوهتانێکی زۆر گەورە و درۆیەکی زۆر گەورەیە، چونکە هیچ کەسێک ناتوانێت تەنها ئیکتیفا بە قورئان بکە، وەڵڵاهی هیچ کەسێکیش ناتوانێت تەنها ئیکتیفا بە سونەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکە. ئێمە ملیۆنێ عولەما لە هەر مەذهبێکە بەلایانی کەم کتێبی نووسیوە، ئیجتیهاداتی کردووە، فکری خۆی خستوەتە گەڕ بۆی لە قورئان و سونە تێبگا، ئێستا جاهیلە دوو کەلیمە عەرەبی نازانێ یە ئێوێ ئەو تعبیر بکە. ئەگەر بێت و بین سێری حور العین کەین، هەر لە زمانی ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دەیان مەقالی
غير حديثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ئەکا کە ئەفەرمێ کۆمەڵی ئافرەتی جوانن لەناو بەهەشتا دەیان مەقالی ئەصحاب هەیە لەسەر ئەوەی کە باسی ئەوەکەن کە حور العین بەمانای ئافرەت دێ لە تابعینە بە هەمان شێواز تێگەیشتون لە تەفسیری طەبەریە کە زیاتر لە 1100 ساڵ لەمەوە پێش نووسراوە بڕۆ سەدان قەولی تایە کە باسی ئەوەکە حور العین بەمانای ئافرەتانی جوان دێ پیاوانی گەورەی وەکو ئیمامی زەمەخشەری کە پێی وتراوە الکەوسەج الأعرج یعنی ئەو دۆڵفینەی کە ئاو ئەبڕێ لەبەرەوەی بۆیە پێوتری ئەعرج ئیمامی زەمەخشەری قاچێکی شەل بوو ناوی لێناوە ئەو دۆڵفینەی کە ئاو ئەبڕێ کە ئەنەما چۆن دۆڵفین ئاو ئەبڕێ ئەو حوتە گەورە بە هەمان شێواز ئەمیش ئەوە معانی قورئان ئەبڕێ ئەو لە حور العین بەو شێوازە تێگەیشتووە ئێستا جاهیلێکی ئەڵێ وەڵا حور العین لە قورئانە بە معنای بگۆڕی نەگۆڕ دێ بە معنای جوڵاوی نەجوڵاو دێ ئەمە فکرێکە فکری شیعەیە طبعا شیعە هیچ سانسۆرێکی نییە بۆ تەفسیری قورئان هیچ یاسا و قاعدەیەکی نییە بۆیە عرسانەکەمە فکری شیعە بنمونە شیعە ئەڵێ مەرەج البەحرەین یەلتەقیان ئەو دوو بەحرەکە گەیشتون بە یەک خۆی گەورەوە بەحر باسی ئەکا ئەڵێن وەڵام ئەمە بەسی فاتیمە و عەلیە يخرج منهما اللؤلؤ والمرجان الله أوتا أو حسن وحسين هيك سانسورك نية دليلك نية بو أويك أما بقريتوا نعقلا نعرفا لغتي مشهور بوي الله لغتي مشهور شوك علماء فرمون تفسير القرآن بلغتي مشهور أكري نقبل لغتنا مشهور شوك عربي زور دولة من ده كوابو إما الله لقرآن رب العالمين باسي كردو كحور العين وجودي هي وهمو کەسێکی مسلمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە کەمترین ڕێژەی کەسی مسلمان دو حور العینی بەرئەکەوێت کەمترین کەسێک کە ئەچێتە ناو بەهەشت ئەخیر کەس کە ئەچێتە ناو بەهەشت دو حور العینی بەرئەکەوێت لە قورئانە زۆر باس کراوە وعندهم قاصرات الطرف عین خۆی گەورە باس ئەکا لەناو بەهەشتا قاصرات الطرف ئەم حور العینانە هیچ ئافرەتێک سەیری پیاوێکی تر ناکە سبحان الله لەوێش خەسڵەتی ئافرەتی ئێرە تێ ڕەنگ ئەداتەوە وعندهم قاصرات الطرف چاوەکانیان تەنها مێردی خۆیان ئەبینێ عین وانیە کوێر بن عین چاوەکانیشیان زۆر گەورە و کراوەیە حور مقصورات في الخيام خۆی گەورە لە قورئانە باسی ئەکا کۆمەڵە حور مقصورات چاوەکانیان دڵیان داخستووە تەنها مێردی خۆیان ئەبینن وحور عین كأمثال اللؤلؤ المكنون حور العين لبهشتا هي نموني لؤلؤ كاتكوا مصون شارابتوا لناو صدفكي خويا بي چەند جوانك هیچ کەسێک هێشتا دەسی لێ نەداوە ئەفەرمێ ئەبەو شێوازەیە كأنهن بيض مكنون ئەوانە وەکو هێلکەیەک کە مەسون و پارێزراوە بێ و دەسی بەر نەکەوتە بێ کە عولەما ئەفەرمون واتە ناوەوەی هێلکەکە ناوە هێلکەکە ئەو پەردە ناسکەی کە لە ناوە هێلکەکە هەیە یا سپێنەتی هێلکەکە ئەفەرمون چۆن هیچ دەسێکی بەر نەکەوتووە ئەبەو شێوازە رب العالمين وصفی حور العین ئەکا اینجا ئەفەرمێ لم يطمثهن إنس قبلهم ولا جان ئەو حور العینانە نە مرۆڤ نە ئینسان دەسی بەریان نەکەوتووە لم يطمثهن بمعنای ئەوەیە کە جماعیان لەگەڵان نەکراوە بمعنای ئەوە دێت کە دەستیان لێ نەدراوە بە هەردوو معنا دێ زۆرێک لە عولەمای گەورە پیاوێکی گەورەی وەکو ئیمامی بەغەوی ئەفەرمێ هەر کەسێ سەیری زمانی عەرەبی بکە ئەزانێ کە عەرەب ئەڵێ رەجل ئەعیون وامرأة عەیناء ونساء عین ئەفەرمێ عین جەمعی عەیناءە واتە ئەو ئافرەتانەی کە چاویان گەورەیە رب العالمین ئەمەی داناوە لە بەهەشتا نیعمەتێکە لە نیعمەتەکانی بەهەشت بۆ پیاوەکان جەماڵی ئەمانە زۆر گەورەیە رب العالمین لە قورئانە فەرموویەتی وەکو یاقوت و مەرجانە طەهارەت و نەظافەتی ئەمانە خۆی گەورە فەرموویەتی وەئەزواج مطهەرە هەر شتێکی پیسی کە لەم دنیایە لە ئافرەتە هەبێت لەوێ نییە عولەما ئەفەرموون ئەمە پیسی مادی و معنەوی ئەگرێتەوە مادی ئەگرێتەوە ئەم ئافرەتانە عادە و حەیض نابینن ئەم ئافرەتانە میز و پیساییان نییە ئەفەرمێ معنەویش ئەگرێتەوە یەک خراپە لەم ئافرەتانە نابینرێ و نابیسرێ باسی غینا و کەلامی ئەوان ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی حلە و لیباسی ئەوان ئەکا ئەفەرمێ هەر یەکێک لەو ئافرەتانە چۆن لێرە ئافرەت ئێستا مەسەلەن لە چکێک دوو لە چک جاری وایە یا سێ لە چک وەکو جوانی ئەدرێ بەسەرە ئەفەرمێ هەر ئافرەتێک لەو ئافرەتانە حەفتا حلەی لەبەردایە یا وەکو پۆشاک یا وەکو حیجاب لە سەریایەتی ئەفەرمێ ئەگەر یەکێک لەمانە بکەوێتە سەر زەوی
للرواياتك أفرمين نصيفها نيوي أما بكويت سرزوي كلا سريتي يان نخير هموي بكويت شكون نصيف بمعنى سربوشي جديد أجر بيتو هر هموي بكويت سرزوي أفرمي خير من الدنيا وما فيها يكدان اللوانا بأندازي همو دنيا أو إلى دنيا يا جوان ترى بس الريح وبوني خوشي أواني كردو بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي أجر كسك لوانا لو حوريانا بيت سرزوي نيوان آسمان وزوي بوني خوش أبي وزوري تر كبيغمري خواه صلى الله عليه وسلم باسي كردو تا أقات أوي كهر كسك شهيد أبي لبيناوي خوايا حفتا ودو حوري بي أدري هندي لم كم عقلاني كوا باسي حور العين أكن ألان خطاي أميك خلق أروات خوي أتقينته خلق تندو تيجي أكا تشوك باسي حور العين بوكراوة أما ده جاهل الناس أن خلق كي لأوروبا ويا خوي أتقينته هرشي نازو نعمتي دنيا إلا بردسياتي نواقع بينيان هي نعقل بينيان هي هشتيك بويا إما ألين أما نفر ما يشتي في غمري خوان صلى الله عليه وسلم إيمان من بيه هي أما يكو تقسم قسكي شعراوي بيت الله كسك هاتبو هميشه أيود نخير من بروان بعذاب قبرني عذاب قبر أصل أساسيني الله منش بيوم ودوتم كاكا أو تاخوي قورا باسي أكابو فرعون قومكي همور وجيتوشي عذاب قبر أبن الله زور إنكاري كرت الله منش دسم بارس كرت دوام كروتم خوايا لقل فرعون قومكي حشريبك عذاب قبري أوان شون هي أمش آوابي الله زور توربو لو الله وتم تولى بيانو والله عذاب قبر نية منش داواش تكم وكردو كنية إمش مجبورين بما نبلين خوايا محرومين كالحور العين شيان بيبلين أم دقاني قرآن تنهال بيناوي شيان رد أكرينا تنهال بيناوي كافر لدرازي به والله لدرازينا به ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم إمي مسلمان بيوست يقين لناخمنا هذا برانبر بقرآن برانبر بم كلام جواني خوا برانبر بفرمايشتكاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم والله زمن يشتر أبين أم فكرانا باقي النامين هم ين أرون كوم الله يشتيتر إهنا بيشوا چونك أمانة لصالكان يكونوا هم زمنك سريان هالضاو دعاء علماء رديان كردون تو كوتاي بيهاتو خلقي عمل سد داري خوي لا نداوة تنها وانا خويا خجل باري بردم خلق خوابون صبر آرامي يقيني جوان لناخا هم والله أمانة أداته والله إنسان كسليقيك هبه لخرنا وي قرآن كبيخرنته أزان رب العالمين ما بسي لحور العين شيء أزان ما بسي لأنهار شيء والله سليقيك جوانة هبه لخزمت فرمايشتكاني بيغمري خواه صلى الله عليه وسلم بمين روا كأصحابانك دمباكي دلباكي دسباك بأيمان جاندوا كلا خزمتي أنا أوستي هزب آراميكي زور سير أكي أما أنا أجر برديان بو شلكري درجان بو بكريتوا لأخيرا زور بدلنا يوكو سرتاي أم إشانة كدسي بيكر محمد رشاد خليفة وكي طعن لقرآن أدن طعن لبيغمبري صلى الله عليه وسلم راس توخو أدن وطعنج لخواب أشكرا أدن چونك همو أوانا خلقان يقبون يكم جار دعاء بون خلقي باش بون وردو دل الرئي يندا تان نتيجة كان أبو شواز خرابي لهات كهر حياتي يشي كان بخيرنا كومال شهر مزاري إنسان رويتي إكا داوا أكين الله يا ربي پروردگارا رحمه بزي خود بسرمانا ببارنا خواه بمان جرى لو كساني كوالا بهشتا لخزمت بيغمبري خواه صلى الله عليه وسلم كوان أكيتوا